ئەم یەکلاییکردنەوەیە پێویستی بە ئیشی موئەسسەساتی و لیژنەی پەرلەمانی و لە درێژەی هەوڵەکان بۆ زیاتر لە چاڵاکی خستنی پەرلەمان و پەرلەمانتاران سەرۆکی پەرلەمان بە نووسراوێک بە دواداچوونی کەسی پەرلەمانتارانی بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون و پرۆژە خزمەتگوزاریەکانی تری بواری بەڵێندەرایەتی و بواری وەبەرهێنان قەدەغە کردووە. ئەمە لە کاتێکدایە ئەندامی پەرلەمانی کوردستان بەپێی یاسا لە ئاخاوتن و بە دواداچووندا ئازادن. هەر بۆیە ئەم هەنگاوە بەلەمپەر دروستکردن بۆ کاری پەرلەمانتاران و بە دواداچوونەکانیاندا ئەژمار دەکرێت. پەرلەمانتار ئازادە بە دواداچوون بۆ هەر پرسێک بۆ هەر شوێنێک بۆ هەر جێگایە کە بۆنی گەندەڵی لێبێ بکات چونکە ئەوە ئەرچی پەرلەمانتارە کە بە دواداچوون بۆ هەر کێشەیەکی هاوڵاتیان لە هەر جێک ینی گەندەڵی هەبێ لە هەر جێک شتێک جێگای گومان بێ بیکات و بەپێی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان هیچ سانسۆرێک ناخرێتە سەر پەرلەمانتار بۆی پەرلەمانتار کۆتوبەند بکرێ لە یەک مەجال بتوانێ بچێ بە دواداچوونی خۆی بکات. ئەو پرۆژانەی نیشتەجێبوون کە هەنە یاخود پرۆژەی وەبەرهێنەران کە هەنە گەندەڵی زۆری تێدایە نرخ زۆر دەخەنە سەر هاوڵاتیان ڕۆژانە ئێمە پەرلەمانتاران بە دواداچوونی بۆ دەکەین. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت نابێت لە ڕێگەی وەها بڕیارێکەوە کۆتوبەند بخرێتە سەر ئەندامانی پەرلەمان و ڕێگە نەدرێت بە دواداچوونەکانی خۆیان ئەنجام بدەن. ئێمە پێمان وایە بڕیارێکی نایاساییە کە سەرۆکی پەرلەمان گشتاندنی بۆ کردووە و هیچ پاڵپشتێکی یاسایی و پەیڕەوی نییە و پەرلەمانتار ئازادە لەوەی چۆن بە دواداچوونەکان نابێ کۆتوبەندی ئازادی پەرلەمانتار لە بە دواداچوونەکان بکرێت و ئێمە وەکو ڕسمی هیچ شتێک نهاتۆتە پەرلەمانەوە بڵێت کێشە و گرفتێکی بۆ شێوازە دروست بوو تا سەرۆکایەتی پەرلەمان وەها گشتاندنێک بکە و ئێمە لێرەوە وەکو فراکسیۆنی یەکگرتوو بە سەرۆکی پەرلەمان ئەڵێن کە ئەو بڕیارەی هەڵبوەشێنێتەوە و ئەگەر هۆکارێکیش هەیە بۆ ئەو بڕیارە کارڕایی یاسایی و پەیڕەوی پێویست دەربارەی و بابەتە بکە دوایش بۆ پەرلەمانتاران و بۆ ڕایگشتی بڵاو بکاتەوە. دوابەدوای ناڕەزایەتیەکان دژی ئەم بڕیارە نووسینگەی سەرۆکی پەرلەمانی کوردستان لە بەیاننامەیەکیدا ڕایگەیاند بەپێی مادەی 41 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەندامی پەرلەمانی کوردستان دەبێت تەنها لە ڕێگەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانەوە بە دواداچوون بکات هەرچەندە لە هیچ بڕگەیەکی پەیڕەوی ناوخۆدا نەهاتووە کە ئەندامی پەرلەمانی کوردستان نابێت خۆی بە شێوەی کەسی بە دواداچوون بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.